سوڵتان قابوس کوڕی سەعید سوڵتانی عومان یەکێکە لە ناودارترین دەسەڵاتدارانی عەرەب کە بۆ ماوەی 50 ساڵ جێگە پەنجەی بەسەر ڕووداوەکانی ناوچەکەوە دیارە. هەرچەندە بە کودەتایەکی سپی بەسەر باوکیدا لە 23 تەمووزی 1970 دەسەڵاتی گرتە دەست، بەڵام بە هێمای پێشکەوتن و گەشەی هەمەلایەنەی وڵاتی عومان ناسراوە. ناوبراو کە بە 8مین سوڵتانی بنەماڵی ئەلبوسعیددا دەنرێت، خوێندنی لە کۆلێژی سەربازی لە بەریتانیا تەواو کردووە و بەوە ناسراوە کە هەمیشە وڵاتەکەی بە بێلایەنی هێشتوەتەوە. بەوەش توانیوێتی ڕۆڵێکی کاریگەری ناوچەی و نێودەوڵەتی بگێڕێت بۆ چارەسەرکردنی قەیرانەکان، بە تایبەتی لە نێوان ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا و کۆماری ئیسلامی ئێراندا ڕۆڵی کاریگەری سوڵتان قابوس بۆ چوونی هەردوو وڵاتی لێک نزیک کردەوە و باواژۆکردنی ڕێکەوتنامەی ئەتۆمی لە ساڵی 2015دا کۆتایی هات. عومان بۆ جارێکی تر توانی لە نێوان سعودی و حوسیەکاندا ڕۆڵی نێوەندگیری ببینێت و تا ئێستاش ئەو ڕۆڵە کاریگەرە و تا ڕادەیەک بۆ چوونی هەردوو لای لە یەکتر نزیک کردوێتەوە. جگەلەوەش عومان ئامادە نەبوو لایەنگیری هاوپەیمانی سعودی و ئیمارات و بەحرین بکات بۆ گەمارەدانی قەتەر، بەڵکو بە پێچەوانەوە لەگەڵ کوێیت ڕۆڵێکی ئەرێنیان گێڕا بۆ هێورکردنەوەی ئەو دۆسیەش، بەوەش توانی دروشمی هاوڕێتی لەگەڵ هەمووان نەک دژایەتی لە گۆڕەپانی کرداردا بچەسپێنێت. سوڵتان قابوس لە کاتێکدا دەسەڵاتی گرتە دەست کە لەلایەک وڵاتەکەی دەستەویەخەی جەنگی چەکدارانی مارکسی هەرێمی زوفار بوو کە لەلایەن یەمەنی باشوور و کوتلەی کۆمۆنیستیەوە پشتیوانی دەکران. لەلایەکی تریش وڵاتەکە لە دۆخێکی ئابووری دژواردا بوو، بۆیە دەبوو لە هەردوو بەرەدا سەرکەوتن بەدەست بێنێت. بە تایبەتی بەبێ سەرکەوتن بەسەر یاخیبوانی بەرەی زوفاردا گەشەی ئابووری لە مەحاڵەوە نزیک بوو. بۆ سەرکەوتن بە سەرچەکدارانی زوفاردا بە یارمەتی حکومەتی پاشایەتی ئێران و ناردنی هێزی سەربازی ئەو وڵاتە لە ساڵی 1975دا ئەو یاخیبوونە سەرکوت کرا. کاریگەری ئەو پشتیوانیە تا ئێستاش لە پەیوەندیەکانی عومان و ئێراندا بەڕوونی دیارە. بەوەش زەمینە خۆش بوو بۆ ئامادەکردنی نەخشەی ئابووری و گەشەکردنی هەمەلایەنەی وڵات کە لە کۆتایی هەفتاکان و سەرەتای هەشتاکاندا گەشەی ئابووری ئەو وڵاتە بازدانێکی گەورەی بەخۆیەوە بینی کە ئەو وڵاتەی بردە ڕیزی وڵاتە گەشەکردوەکانی جیهان. سەرەڕای جیاوازی مەزهەبی و پێکهاتەی خێڵەکی سوڵتانشینی عومان، بەڵام دانایی سوڵتان قابوس توانی وڵاتێکی هێمن و ئاشتی خواست بۆ پێکەوە ژیان لە ناوخۆدا و وڵاتێکی میانڕە و لە ناوچەکەدا پێشکەشی کۆمەڵگەی عەرەب و موسڵمانان و کۆمەڵگەی نێودەوڵەتی بکات. هەر ئەوەشە وڵاتانی ناوچەکە و جیهان زۆر بەڕێزەوە ناوی سوڵتان قابوس دەهێن و هیوای بەردەوامی بۆ جێنشینی ناوبراو سوڵتان هەیسەم بن تارق ئال سەعید دەخوازن.